6 7 گوندین کارەبامان نییە هەموو ستای لەگەرمان نە کارەبمان هەیە ناوەمان ئەوە دووەم جارە بێنە سەر کارەبدا لۆ سا دەکەین 2 سەعات کارە بێ 5 ڕۆژان نییە ئەمە لۆی ڕێدەگرین ناچارین داوا لە قایمەقامی دەکەین بێتە سەخت عیلاجێکمان لێ بکە کەس هاتووتە بەدەم داواکاری بەشەرێک نهاتیە دووسێ ئاسایشی فەقیر دێن دەگەڕێنەوە هیچ ئەوش ناکرێت هیچ بەوێ ناکرێت یعنی ئەو هابی ئەمە زادەی ناکەین و بەیز نەحش ئەو گوندانە سنووری قەزای خەباتن لە ڕووی کارەبا زۆر زۆر لەو پەڕی خراپینە نە مۆلیگەمان هەیە نە کارەبامان هەیە ڕۆژێ 2 سەعات کارەبامان هەیە بەو هاوینەی پلەی گەرمای 46 2 سەعات کارەبامان هەیە داواکاریتان چێ لەبەر داواکاریمان بەس کارەبایەکەمان لۆ چاکەن ئەمە سیرکەمانە خوار نەبووینە بەس کاکە سوستاین مۆلیدێکمان لۆ بینی با یەک سەر پەرشتی بکە بە زوانی مۆلیدێک مەلۆدانێت دەشتان نیە مۆلیدەشمان نییە ئەی کارەبای نیشتیمانی ڕۆژانە چەند ڕۆژەی 2 سەعات 2 سەعات زیاتر نییە 2 سەعات 2 سەعات شتێک زیاتر نییە سەعاتێکی شەوێ ڕۆیشتیە یەکی شەوێ ڕۆی هەتا ئێستا ناتەوە یعنی ئەم منداڵی ساوا نەخۆش ئێستا کەم بابم کەتیە بەخوای یعنی لە گەرمان دەهینی حوشەی دادنین دەبی لە باوشکەین